سعات 8:04 لێرانە ئەو خوێندکارە هاتۆتە ناو کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین لێرە ڕوبەڕووی ڕاگر بۆتەوە کە دکتۆر کاوانە لێرە تەقەی لێ کردووە مامۆستا سعات 8:04 بوو هاتە ئێرانە لێرە ڕوبەڕووی دکتۆر کاوان ڕاگری کۆلێژی یاسا 8:15 خولەک دێتە ناو کۆلێژەکەی و ئەوەش ئۆفیسی جەنابیانە دیارە هەر ئەو تاوانبارە و قوتابیە تاوانبارە متابعی کردیا ینی پێدەستی متابعی کردبیتن و لە پاشەوەی دێتە ژوورەوە لە دوی دێتن و لێرانە چەند فیشەکەی لێ دەداتن پاشانیش کە دەبتە تاقەت پاسەوانەکەی دێتن لێرانە ژوا دەبین لای پێشەوە چەند فیشەکەشی لە پاسەوانەکەی داتن لە بەرجانی خۆی تاوەکو خۆی دەرباس بکاتن بەڵام نەیزانی کە لە دەستی هێزە ئەمنیەکان ڕزگاری نابیت. کوشتنی دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسا و دکتۆر ئیدریس حەمەخان مامۆستای کۆلێژی ئەندازیاری ئەنجومەنی زانکۆی سەلاحەدینی کۆ کردەوە بڕیاریاندا ئەم کەیسە لە ئەستۆ بگرن و تیمێکی پارێزەری پێک بێنن. ڕووداوەکەی دوێنێ ڕووداوێکی دڵتەزێم بوو بەڕاستی تاوەکو ئێستا لە زانکۆی سەلاحەدین شتیوار و نەداوە بەو شێوەیە بەڵام کارەساتێکە تر ڕوویدا و تر بە شێوەیەک ئەو قوتابیە هێرشی هێناوەتە سەر هەردوو مامۆستای زانکۆ و کارەساتەکەی ڕووداوە کارەساتیشی زۆر گەورەیە بۆ ئێمەی کورد لەناو کورسیوالە نەبووە ینی بەو شێوەیە قوتابیەک خوێندکارێک بچیتن هەڵکوتە سەر مامۆستای زانکۆ و بیکوژیتم گاتە ئەو حەدەیە. ڕووداوی کوشتنی ئەو دوو مامۆستای زانکۆی سەلاحەدین کاردانەوەی مامۆستایانی زانکۆکانی بەدوادا هاتوو داوای بە سزاگەیاندنی کەسی تۆمەتبار دەکەن. یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تند سزای ئەو تاوانبارە بدەن و دەمێ ئەوە لێرە ئاماژە پێ بکەم ئەوە ئێمە لە زانکۆکانی کوردستان نزیکەی 100,000 قوتابیمان هەیە ئەوە تەنها یەک قوتابیە ئەو کارەساتەی ئەنجامداوە ناکرێت ئێمە ئەو حالەتە تەمین بکەین بەسەر هەموو قوتابیانی زانکۆ بەڵکو دەتوانین بڵین بەشی هەرە زۆری قوتابیانی زانکۆ پەیوەندیەکی زۆر دروست و باشیان لەگەڵ مامۆستایان هەیە. مامۆستایانی زانکۆ ڕای دەگەێنن حرەمی زانکۆکان پیرۆزن و ناکرێت ئەم پیرۆزیە بشکێندرێت با پێویستی دەزانن لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە جددی هەڵوەستە بکەن و بە دوواداچوون بۆ ئەو کەیسە بکەن. هەڵکورد ئەحمەد کورد سات نیوز هەولێر.